دي في مجال تایبەت هەڵەبجە بە حەسل سەر بکەم مثلا لە هەڵەبجە سنوورێ بشن تشتل چاندن یان ئەمام چاندن چ ئاوایکێ ئەتنهادا وەکدیار ئەوانە دەست پێ کردێ چاوە پشتێنەیەکی کەسکیە سەوز ئەم دروست بکەن تایبەتژی وەرسێن هەڵدا چونکە دەمێ شتل چاندنێ بۆ بێ چاندژی ئومێد ئەحمەد بەرپرسێ نەمەمگا سیروانە حکومی دەتگەلمەدا بێت ئومێد ئەحمەد بەیانیتان باش ئێوە وەکو لە پرساوی نەمەمگەی ئەسیروانی حکومی لە ئێستادا وەک دیار کە هەڵمەتی ناشتن دەستی پێ کردووە و زیادکردنی سەوزایی دەست پێ کردووە ئەم هەڵمەتە چۆنە و کەی دەستان پێ کردووە تاکەی بەردەوامە بن بەڵێ پێشکی سوپاسدان دەکەم ئێمە وەک نەمامگەی سیروان نەمامگەکەمان لە دوو بەش پێکاتوە بەشی دارستان و بەشی بەغدادی بەشی دارستانەکەمان هەفتەیەکە دەستمان پێ کردووە بەڵام بەشی باغداریەکەمان لە یەکی دوانزەوە دەست پێکات دارە بەردارەکان ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەم کاتانە تەنیا لەبەر ئەوەی ئێوە وا کاتان دابەش کردووە یان لەبەر کەشوهەوایەکە لەبەر چێ؟ نەمامە بەردارەکان پێویستە کاگە گەڵاکانیان بۆ وەرێنێ تاوەکو بتوان دابەشیانکەن لەم کاتەشە درەختەکان تاوا گەڵاکانیان دەست بە وەراندن نەکرێت بەڵام نەمامە دارستانەکان لە ناو کیسان ئێمە دەستمان کرد هەر دوای ئەوە کە پەڵە ئەداد ئێمەتوان تەوزیعکەین بەسەر و شوێنان ئەو دام و دەستگا حکومیانەیە ئەو دارستانەکانی خۆمان یا ئەو خەڵکانی کە ئەیانوێت نەمامیانەوێت بۆ چواردەوری باخەکانیان بۆ سەوزکردنی گەڕک و کۆڵانەکانیان ئێمە لەم کاتانادا دەست پێکەین هەموو ساڵێک وە هەتاوەکو کۆتایی مانگی چواش بەردەوامە بین بەڵام لە گەڕک و کۆڵانیش ئەم بڵێن ئەم حملە یان ئەم هەوە لە گەڕک و کۆڵانەکانیش دەست پێ کردووە ناو گەڕک و کۆڵانیش هەر نەمام ناشتن هەیە خەڵکێک دەتوانێت خۆی دەوای بکات ئێمە بینێ یا شارەوە نەتوانێت بۆیان داوا بکە یا ڕێکخراوەکان نەتوان لە ڕێی وەزارەتەوە یا لە ڕێی مدیر عامەکانمانەوە دەوا بکەن ئێمە بیان نینێ کە خەڵک داواکە ئێوە چۆن نەمامەکەین نرخێکی تایبەت هەیە یان چۆن هاوکارە من لەگەڵ ئەو خەڵکیان مثلن ئەوەی کە داواکە بۆ ئەوی لە بەردەرگای خۆی نەوان مثلن بۆ دارانیان پێین نرخەکان لە دارستانە گرانترین نرخمان هەزارە و هەتا 250 ڕۆ ینی درەختمانەیە بە هەزارە بە 750 بە 500 بە 250 ینی لەوە نرخمان زیاتر نییە بەڵام لە باغداریەکە نرخ تا 1500 شەڕات بەڵام ئەمەش لە چاو ئەوەی کە لە بازاڕ فرۆچێ نرخێکی ڕەمزیە بەڵێ ئەو نەماوانەی کە ئێوەی ناشن کام چ جۆرە گوڵن یاندارن سنەوبەرن چنە ئێوە شوێنەکە ئەوانەی کە بۆ ناشتنی نەماکە ینی جۆرەکان گیان بۆ شوێن لەگەڵ شوێنەکان یان ئاساییە لە هەموو شوێنێک هەموو نامانێک بۆ ناشتن طبیعیە طبعاً لە هەموو شوێنێک هەموو نەمامێک نانێژرێت ئێمە بەپی ئەو خصوصیاتی شوێنەکەمان هەیەی و هەر کەسێکیت پرسیاری ئەوەی لەکەن کە ئەم دارانت بۆ کوێ ئەوێت چونکە ئێمە زانین تەحملی دارەکان بەرامبەر سەرما و گەرما تا چەند دارێکەتوانێت لە شوێنێکا هەبێت و لە شوێنەکان نەبێت ئێستا بۆ نمونە لە ناوچەکەی ئێمە و لە ناوچە گەرمەکانە داری ڕۆبینای چەتری کە خەڵکیی زۆر حەزیلەتی بەڵام بە تەکید هاوینان وشکە بێت هەروەها شۆڕەبی ئەمانە کە دارێکی جوانن بەڵام لە ناوچەکانی ئێمە لە بەهۆی گەرماوە سەرکەوتو نەبووە تا ئێستا بۆیە ئەو کەسانی کە داوای ئەو دوودارەکەن ئێمە پێشنیارن بۆکەن کە نەیبن چونکە ئەو کەسانی مەگەرۆک و خەڵکی پێنجێن و تەوێڵە و بیارە و شوێنان کە فێنکن ئەو جۆرە داران بن بە پێچانەوە داری ترمانەیە کە حەزی لە ناوچەی گەرمە وەکو پەرژینێکمانەی پێڵەن دۆدۆنیا ئەوەی ئێمە پێشنیارەکەین بۆ خەڵکانی کە لە ناوچە ساردەکانان نەینێژن چونکە دەختە زیاتر حەزی لە گەرمایە وەک لە سەرما ئەمە دارەکان تەوزیع ئەکات ینی پلەی گەرمی جۆری دارەکان تەحلیل دەکات باش ڕێژەی سەوزای بە گشتی ئێستا لە هەڵەبجە چۆنە ڕێژەکەی باشە یان وەکو پێویست نییە ئێوە ئەتانەوێت زیاتریکەن بەڵێ
ئەوەی لە ڕاستیا ئیشی شارەوانیە ئیشی ئێمە نییە وەکو وەزارەتی کشت و کاڵ بەڵام لە ڕاستیا ڕێژەی سەوزایی لە هەڵەبجە ڕێژەیەکی زۆر باشە چونکە هەر لە کۆنیشەوە بۆ خەڵکی هەڵەبجە بەعام خەڵکێکن کە خۆیان حەزیان لە ڕوبەری سەوزاییە هەموو کەسێ لەناو حوشەکەی خۆیان لە بەردەم دەرگاکە درەخت و داری ڕواندەوە کشت و کاڵیش ئەو بەهۆی ئەو غاباتە گەورانە کە لە چواردەوری هەڵەبجە هەیەی سنوورێکی فراوانی سەوزایی هەیەەوە خەڵکی لە ناو شارە باخی هەناری فراوان و گەورەی هەیە وەکو لادەکانی چواردەور هەمویان باخی گەورەیانە کە نسبەی سەوزایی لە هەڵەبجا بەرز کردوەوە ئەگینا پرۆژی شارەوانی پرۆژەکانیان زۆر لاواز و زعیفن هەرچەندە لەم دوایە چەند ساڵی لەمە پێشەوە درا کە هەفتە باخ لەناو هەڵەبجا سەوزکری بەڵام بەداخەوە نازانم خراج جواب و پارەکەی دەرچوو بێت و هەموو شتێکی بۆ ئێمەش چەند ساڵێک خەریک بووین لەگەڵ و پرۆژە خۆمان خەریک کرد بەڵام لە دواییە نازانم هیچ ئەنجامێکی بۆچی نەکرا وڵایی نازانم ئەکرێ ئەو پرسیارە لە کاک خدر و لە کاک سەرۆکی شارەوانی و بڵێن قایمقامی پێشووی هەڵەبجە لەوان بپرسی بڵێ ئەو پرۆژانە بۆ نەکرا قەراروا بوو کۆمەڵی پارە بۆ هەڵەبجە دەرچوو کە لە زمنیا ئەو هەفتە باخچەی ناو هەڵەبجە سەوز بکرێت ئێمە وەکو لیژنێکی کشت و کاڵ بەشدار بووین لەگەڵیا چەند جارێکیش کۆبووینەوە و تەختیتمان بۆ دانا و ژمارەی نەمام و هەموو شتێکمان بۆ تهدید کرد بەڵام دوایەکە هیچ نەبوو نازانم هیچ نەگەشتینە هیچ ئەنجامێک بەڵێ لەسەر پەیوەندی ئێوە و شارەوانی قسەکەم پەیوەندتا چۆنە ئێوە چۆن مەسەلەن بۆ بەرنامەیەکیان بۆ دابینکردنی نەمامەیان بەعام ئیشی ئێوە تقریبا ینی زیاتر تێکەڵبیان زیاتر لەگەڵ یەکە ئێوە پەیوەندتان چۆن هاوکاری یەکترەکەن وڵا ئێمە هەمیشە هاوکاریان بووین ینی ئەوان ئێمە بەبردەوامی لە کاتی درەختەکانیان نەخۆش کەوتووە پێمان ڕاگەیاندون و جۆری دەرمانەکەمان بۆ تهدید کردوون لە کاتی تەوزیعاتی نەمامە ئێمە هەوڵمانداوە زوو ئەوان ئاگادار بکەین بۆ ئەوی ئەوان کتابی خۆیان بکەن و نەمامەکان بە بەلاژ وەربگرن یا جۆری نەمامی چاکمان هەمیشە بۆ ئەوان داناوە ینی هەوڵمانداوە نەمامە جوانەکان بۆ شارەوانی بنبیهێنن شارەکانی پێبڕازێنەوە لە جۆری هەڵپاچینی دارەکانە هەمیشە هاوکار بووین و قسەمان لەگەڵ کردوون بەڵام بەڕاستی خۆیان ساد و سڕێکیان تایە ئێتر نازانم بۆ کام لاگەڕێت ئەو هەرچەند ئەمە گلەیشە ئەوان لەوان وەزارەتمان جیایە بەڵام بەڕاستی ئەوە حەقیقەتێکە ئینسان ناتوانێت نکوڵی لێ بکات باش ساد و سڕێکە ئەگەر لەلایەن شارەوانیەوە بێت ئێوە چونکە لەوێنین ئێمە ناتوان زۆر قسەی لەسەر بکەن هیوادارم ئەو گەرم و گۆڕیە لای ئێوە هەبێت یان ئەوەی کە لای ئێوە هەیە هەر بەردەوام بن لەسەری لەسەر سەوزای زیاتر ئەگەر قسە بکەن لەسەر ئەم هەڵمەتی کە ئێوە دەستان پێ کردووە تاکوێ بەردەوام ئەبێت یان بۆ چ ناوچەکانی تریش بۆ دەوروبەریشە یان تەنیا بۆ ناو هەڵەبجەیە بۆ کوێترە ئێمە هەموو کوردستان دەتوانێت پەیوەندیمان پێوە بکات ئێمە لەبەرم قەیرانە ڕەمگەیان هەموو دایرەیەک دەتوانێت کتابمان بۆ بکات ئێمە توانایەکی مەحدودمان هەیە لە پێشکەشکردنی دار بۆ داوەرە حکومیەکان بۆ مەکتەبەکان بۆ خەستەخانەکان بۆ شارەوانیەکان ئەگەر عەدەدێکی زیاتریانەوە ئەوان دەتوانن لە مدیریەتی عامەوە کتاب بکەن لە هەولێرەوە یا لە مدیریەتمان کە لە سلێمانی دەتوانن کتاب بکەن ئەوان پشتگیریان بکەن کە عەدەدێکی زیاتریان پێ بدەن لەو عەدەدی کە ئێمە دەتوانێت ئێمە تواناکەمان مەحدودە لە 50 تا 100 نەمامەتوان بە هەر دائیرە و داوایرێکی بدەین بەڵام ئەگەر عەدەدێکی زیاتریان بوێت لە 100 نەمام و هەتا 1000 نەمام ئەوە مدیریەت ئەتوانێت ئەگەر لەوش زیاتریانەوە ئەو وەزارەت ئەتوانێت پیان ببەخشێ بەبێ بەرامبەر ئەوان دەتوانن کرێکار و سیاری خۆیان بنێرن و باریکەن ئەتوان مزگەوتەکان هەر داوایرێکی حکومی کە مۆری ڕسمی هەبێت و کەسی ڕسمی هەبێ ئێمە ئەتوانین نەمامی بەبێ بەرامبەر پێ ببەخشین ئەگەر ئەوان کتابی ڕسمیمان بۆ بکەن ئەگەر مۆری ڕسمی هەبێت بۆیان هەیە چەند نەمام وەرگرن بەردەوام تا کۆتایی مانگی 4 بەردەوامە بێت ئەگەر مۆری ڕسمی هەبێت یان کتابی ڕسمی هەبێت بۆیان هەیە چەند نەمام وەرگر ئێمە ئەوان خەریتەی شوێنەکەیانە هێنن ئێمە پێ ئەو عەدەدە نەمامەی کە پێویستیانە نەک بۆ عەدەدە نەمام کە بیانەوێت و دوایەکان نێڕێنن ئێمە ئەتوانین لە 50 نەمامە تا 100 نەمام لە سەلاحەتی ئێمە هەیە وەکو نەمامگەی سیروان پێیان بدەین و پێش بێ ئەوەی بگەڕێن و بۆ هیچ شوێنێک یانیان کتابمان بۆ بکەن ئێمە ئەتوانین لە 50 تا 100 نەمام بەپی ئەو پێداویستی خۆیان پیان بدەین باش پێشتریش پرسیاری ئەوم کرد کە خەڵکیان هاوڵاتی سیڤیل کە ویستی نەمام وەرگرێ نرخەکەی چۆنە بێت دووبارە یەکەمەوە ئەگەر
هاوڵاتی سیڤیل بێت داوای نەما بکە بۆی هەیە چەند نەمامەکە وەرگرن یان ئێوە ئەیەن بە هەموو کەسێک بە هەموو هاوڵاتیەک هەر بەو نرخایان بە نرخێکی هەرزان ئەیەن بە هەموو هاوڵاتیەکی ئاسایی بەڵێ بە هەمان نرخ پێن بە ئەو نرخە حکومی کە لە وەزارەتەوە بۆمان هاتووە ئێمە ئەتوانن هەچەند نەمامی بێت بەڵام ئەگەر شک و گومانمان نەبێت کە ئەم کەسە تیجارە ئەوێ نەمامەکان بفرۆشێت ئێمە گەر بزان بە حقیقەت کابرا خاوەن باخە ئەوێت لە باخە یا ئەوێ لەسەر کۆڵانە یا ئەوێ پرۆژەیە بکاتەوە ئێمە کێشەمان نییە چەندی عەدەد نەمامی بیتوان چونکە ئێمە 200,000 نەمامی غاباتمان هەیە لەگەڵ 50,000 نەمامی بەستەنە ئەمەش عەدەدێکی باشە لە ڕاستیە هەرچەند لە چاو ساڵانی پێشوە ژمارەکە کەمی کردووە بەڵام داخوازی لەسەر نەمان بە هەمان شێوە هەر کەمی کردووە بەڵێ گەرێک سپاس زۆر سپاس بۆ مێت ئەحمەد بەرپرسێ نەمامگا سیروان یا حکومی پۆژە هەڵەبجە گەلمەدا